استاذ صابر تقط هذا منهم صباح محيدين في خوازی دکتۆرام لە زانکۆ ڕاپەڕین دانیشتووی شاری ڕانیم لە گەڕێکی سەردەم چەند ساڵێک پێش ئێستا بیرم لە دروستکردنی خانوویشی گەڵ خانوویەکەوا لەسەر شێوەی گوندەکان بێ لە بەردەم ماڵمان کەوا بەردەم ماڵمان حەدیقەیە لە سەر ڕووبەری 200 مەترێک بتوانم ئەو خانووە دروست بکەم و تایدا وەکو حەوانەوەیەک هەروەها وەکو گەڕانەوەیەک بۆ ژیانی جاران سەرەتا گڵەکەمان هێنا چەند گەڵابەیەکمان هێنا هەر لە تەنیشت ئەم خانووە خشتەکانمان بڕی و پێداویستی ترکە لە کاو لەو جۆرانە بەکار هاتووە تایدا دوای ماوەیەک دوای تێپەڕنی تقریبا 4 مانگ ئەم خانووە دروست کرا و لەبەر ئەوەی کاری تەنهایش بووە تا تەنها خودی خۆم ڕۆژانە ئەو کاتانێکەوە کاتم هەبووە 2 ساعات بۆ 3 ساعات کارم تێدا کردووە بەڵام ئەو خانووە چۆن دەڵێ تەنها قوڕ و تەنها کانیە بەڵکو خوێشی تێکراوە بۆ ئەوەی کە حەشرات و ئەو جۆرانە تیایدا دروست نەبێت دروستکردنی ئەو خانووە خوڕە هەم بۆ پشودانە بۆ ئاسوودەیی خۆم و خانەوادەکەمان کە دوورکەوینەوە لە ناو خانووە مسلحەکان و هەمش گەڕانەوەی بۆ ڕابردوو کە ژیانی لادەیەکان کاتی خۆی لەسەر ئەم شێوازە خانووەکانیان بنیانناوە و زۆر بە ئاسوودەی ژیاون دووربوون لە جەنجاڵی لە سترێت و لە ڕاستیدا مەبەستێکی تر لە دروستکردنی ئەم خانووە نیشاندانی کەلتوری کۆنا بە دەوروبەر بە شارەکەمان بەو کەسانێکەوە تێدا پەڕن پیایدا بۆیە ئەم خانوانە ئاسوودەی زۆر دەبەخشن بە مرۆڤەکان کاتی زۆری خۆم دەتوانم بڵێم لێرەدا بەسەر دەبم زیاتریش بە خوێندنەوە و بە نووسین و کاتەکانی تریش ماڵەوە خێزان و ئەوانە دێن خانەوادە زۆر جار کەس و کار و خزمان دێن لێرەدا کۆ دەبنەوە و یاریە کوردەوارەکان دەکەن و دەگەڕنەوە بۆ زمانی ڕابردوو ئێمە لەسەرمان پێویستێکەوە گرنگی بەم شێوە خانوانە بدەین و بیناسیێنین بە نەوەکانی ئێستا کە بزانن لە ڕابردوودا باو باپیرانمان چۆن ژیانیان کردووە ژیانێکی سادە و لە ڕاستیدا بنیادنانەوەی گوندەکانی ژنەکردنەوەی گوندەکانیش دەکرێت لەسەر ئەم شوازە دروست بکرێتەوە بۆ جیاوازی هەبێت لە نێوان شار و گوندەکان چونکە گوند بەڕاستی بە خانووی قوڕەوە جوانە بە سروشتی ئاوای جوانە بۆ ئەوەی کە لەسەر ڕێزگەی باو باپیرانمان لا نەدەین بە ئەوەیکەوە کەلتوری خۆمان بەکەم نەزانین زۆر جار ئەو کەسانی کە تێدا پەڕەن بێرەدا سەرنجی ڕادەکەشێ و دێن وێنە دەگرن زۆر جار دێن وەکو تەنانەت باخچەکانیش زۆر جار باخچە هاتووە لێرە وەکو
بۆنەیەکی تایبەتی خۆیان لێرەدا یادیان کردوێتەوە.